ئێوارتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 3 ئابی 2023 لە سێتەوەری تایبەت پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە بایکۆت و مانگرتنی کارمەندانی کەرتی تەندروستی لە سلێمانی و چەند شار و شارۆچکەیەکی تر تاوتوێ دەکەین. پاشان ئەو پرسیارە تاوتوێ دەکەین کە ئایا حکوومەت و دەسەڵاتداران لە کوردستان دەتوانن وەڵام بەو خواست و داواکاریانی جەماوەری خەڵکی بدەنەوە. و لە کۆتابڕگەی بەرنامەکانی ئەمڕۆژماندا باسی ئەو مەترسیانە دەکەین کە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە کوردستانی عێراق ڕوبەڕووی دەبنەوە. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵماندا. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بەو مانگرتن و بایکۆتەی کارمەندانی کەرتی تەندروستی لە سلێمانی و چەند شار و شارۆچکەیەکی کوردستان لە دوێنێ ڕاینگەاند. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵێکێک لە کارمەندانی ئەم کەرتە، ئەویش چالاکوان بەڕێز حەسەن مارفە. کاک حەسەن، ئێوارت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوە، ڕێز و سڵام بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان. خۆشحاڵم کە ئەتوانم لەگەڵتانە شرۆڤەیەک یا دەردەشەیەکی هەلومەرجی کەرتی تەندروستی بکەین لێرەوە. بەڵێ، ئێوە یەکێکن کە ئەزمونێکی درێژتان هەیە لە کەرتی تەندروستیداوە، لە چەند بەرگە و بەرنامەی تریشدا دەرکەوتون و قسەتان کردووە. دوێنێ بەشێک لە کارمەندانی ئەم کەرتە بایکۆتیان ڕاگەیان، نەچوونە سەر کارەکانیان وە لە دەستگا ڕاگەیانەکانی تری شۆخسۆ باسییان کرد. لە زمانی ئێوە بیستین کارمەندانی کەرتی تەندروستی لە چی ناڕازین و بۆچی بایکۆتی داوامکردنیان کرد؟ ببوورە زیاتر ئەمەی سەرەتای قسەکان ئەمێ ڕاستکەمەوە، ئەوەی کە زیاترمانیان گرتە بوو بەشێکی دکتۆرە گەنجەکان بوون، ئەوەی کە پێوتێ گەنجە دکتۆرە گەنجەکان کە لە پزیشکی خولاو، پزیشکی نیشتەجێ، پزیشکی کەمێک لە پزیشکە ڕاهێنراوەکان بوون لە زۆربەی زۆری نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان بۆ چەند کاتژمێرێک مانگرتنیان ڕاگەیان. هەڵبەتە ئەم مانگرتنە گشتی نەبوو، سەرتاسەری نەبوو، کارمەندان کەمێکی بەشداری تیا کرد. هەڵبەتە ویش کاریگەری خۆی هەبوو بۆ ئەوەی کە کارمەندان بەشداری تیان نەکرد. لێرە سندیکا هەیە، سندیکاکان سندیکای زەردن و زیاتر ئەتوانم بڵێم بە چاوەڕ لە چاوەڕوانیە هێشتنەوەی کارمەندان بەشێکی کەمیان بەشداریان کرد لەو مانگرتنە، بەڵام زیاتری دکتۆرە گەنجەکان بوون. و سەبارەت بە پرسیارەکەت لەوەی کە کارمەندان یا بڵین تەندروستکاران بە گشتی لە چی ناڕازین، کەرتی تەندروستی لە حاڵێکی زۆر خراپایە. من نامێ بچمە سەر هەلومەرجی کەرتی تەندروستی و خزمەت گوزاری پێشکەشکردن بە خەڵک، هەڵبەتەوە لە هەلومەرجێکی زۆر خراپایە، بەڵام لە هەمووشی خراپتر بۆ ئەتوانم بڵێم زیاتر لە 30 ساڵە لە ململانی و بربەرەکانی ئەوین کە هەم هەلومەرجی ژیانی تەندروستکاران و هەم خزمەت گوزاری تەندروستی پێشخرێت، ئەلبەتە ڕۆژ بە ڕۆژ خراپترێ بێت، هەم باری ژیانی و بژێوی کارمەندان و تەندروستکاران ئەوەی کە بە عمومی لە کەرتی تەندروستی گشتیا کارەکەن خراپترێ بێت، و هەمیش پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان کەمتر و کەمتر ئەکرێتەوە خێتە ژێر فشارەوە. ناڕەزابوونی خەڵک و ناڕازیبوونی کارمەندان و لە کەرتی تەندروستیا ڕاستەکەی بۆ 2 مانگ بەروژور ئەچێت، موچە نیە، و زۆربەی زۆری ئەو کادرا پزیشکی و دکتۆر و کارمەندانی کە لە کەرتی تەندروستیای شەکەن بێژگە لە ئەو پیشەیە هیچ پیشەیەکیان هیچ سەرچاوێکی بژێویان نیە، لەبەرە فشارێکی زۆریان بۆ هاتووە. و بەدەر لەوەی کە ئەمە کارێکی ئینسانیە، من بۆ خۆم دوێنێ کە لە دەواما بووم
بەڵام کە حاڵەتێک ئەبینی کاریسەیەک ئەبینیت یا نەخۆشێک ئەبینی ناتوانانی لێ نەپرسیت ناتوانانی بە هەنایەوە نەچی بەڵام لەگەڵ ئەوەشتا ناشکرێت بێدەنگبی لە بەرامبەر ئەو بێدادیەی لە بەرامبەر ئەو ناحەقی کاکر لە بەرامبەرە کە تۆ تەنها داوای کرێکی کەمی کارەکەت ئەیکەی کە ئەیکەی. بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ئەوە بکەین کە سەرنج ڕاکێش بۆ قسێکە ئەڵێن ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێت کردی تەندروستی واتە کە باشێک لە جیهاندا بازەوە دەکرێت کە کەرتی تەندروستی چەنێ پێشڕەوی دەکات بەڵام ئێوە دەڵێن لە کوردستاندا ڕۆژ ڕۆژ خراپتر دەبێت هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ڕاستیەکەی هۆکاری سەرەکی بەڕای من سیستمی تەندروستی سیستمی تەندروستی بۆ خۆی هەر لە بەتایبەت لە سیاسەتی بەتایبەتکردن و سیستمێکی خراپی تەندروستی هەردووشیان تەواوکەری ئەوەن سیستمی تەندروستی سیستمێکە دواکەوتووە خراپترین سیستمی تەندروستیە بەدەر لەوەی کە پەرەی پێنادرێت بەدەر لەوەی کە کادرەکانی ئەتوانم بڵێم زۆربەی زۆری ئەو خەڵکانی کە لە ناوەندی تەندروستیا ئیشەکەن لەسەر ڕیتمە کۆنەکە و لەسەر ئوسوڵە کۆنەکەی 40 ساڵ 50 ساڵ لەمەوە پێش لە نەخۆشخانەکانە کارەکەن بەدەر لە چەند ئامێرێکی کەمی پێشکەوتوو کە ئەویش ناو بەناوە ئەوە سێنرێت ئیشی پێ ناکرێت سەرە بەرناکەوێت بەدەر لەمە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت و هۆکاری سەرەکیەکەی وەکو باسم کرد سیستمی تەندروستیە و لەگەڵ ئەوەشەکە چاوچنۆکی و چاوبڕی نەکەرتی تەندروستیە کە خێر کە قازانجێکی زۆر و بازرگانیەکی بێویژدانی و زەبەلاحە بۆ کەرتی تایبەت و فراوانبوونی کەرتی تایبەت و قاچەخشێتی دەرمان من هەر پێناڵم بازرگانی دەرمان لەبەرەوە ڕاستەکەی قاچەخشێتیە لەم هەرێمە قاچەخشێتی بە دەرمانەوە پێ دەرمانی قاچاق هێنرێت دەرمانی بێکۆڵەتیە دەرمان تەزویرەکرێت لەبەرەوە قازانجێکی گەورەی هەیە و دەسەڵاتدارانی ئەم هەرێمەش بە شوێن قازانجەوەن بە شوێن خزمەتەوە نین سەبەبی سەرەکیەکەوەیە. واتەگەر بە شێوەیەکتر پرسم ڕۆڵی دەسەڵاتداران چی بووە لە کەرتی تەندروستیاویان لانی کەم ئومێد دەکرێت بەوەی کە لە سایی دەسەڵاتداراندا بتوانێت گۆڕانکاریەکی ئیجابی لەم کەرتیان بکرێت؟ بێگومان بە لە سایی ئەم دەسەڵاتە هەرگیز یەک قۆناغ کەرتی تەندروستی ناچێتێ پێشەوە بە من کەرتی تەندروستیت بە یەک دارێکی گەورە بۆ وێناکەم ئەم دارە ڕۆژانە لە ژێرەوە یەک هەر ڕۆژەی پەلێ لە ڕێگەکانی ئەبڕێت وردە وردە ئەم دارە بێ ئاوە بێت بێ خواردن ئەبێت وردە وردە بەرەوش بوون ئەچێت. کەرتی تەندروستی لە خلالی لە ماوەی بڵێم ئەتوانم لە 2012 و 2013ەوە بە دەگمەن کادری تەندروستی دامەزرا و هێنراوەتە ناو کەرتی تەندروستیەوە. ئەو بینایانە ئەو تەلارانەی کە وەکو پێش بگەڕێمەوە سەرەوەی ببوورە من ئەمەوێت کەرتی تەندروستی لەسەر سێ پایە خۆی ئەگرێ پایەیەکیان تەلار و بەڕێوەبردنە تەلارێکیان دەرمان و ئامێری پزیشکێت پایەکەی کەشیان سەرچاوی مرۆییە سەرچاو مرۆیەکانە کە تایە کارەکەن. معلومە لە 2012 و 2013ەوە یەک خشت نەخراوەتە سەر یەک خشت بۆ تەلاری پزیشکی و بۆ خەستەخانە و بۆ شوێنە خزمەتگوزارەکانی تەندروستی. بەدەر لەو لە 2012 و 2013ەوە بە دەگمەن ئەگەر چەند کەسێکی حیزبی ئەژینا کەس دانەمەزراوە لە کەرتی تەندروستیە. زۆربەی زۆری دکتۆرەکان ڕەنگە ڕۆژانە جەناتان ببین بەشێک لە دکتۆریدان بەشێک لە دکتۆری دەرمانساز بەشێکی زۆری دەرچوانی کۆلێژ و پەیمانگاکانی تەندروستی لە مانگرتنان کە دانامەزرێن. ئەمە ئەم لای دەرمانیشی خراپترین دەرمان دەمی خۆیان هاوارەکەن و دەستگا تەندروستیەکان بەرپرسانی باڵای تەندروستی کە بازرگانی بێویژدانی ئەکرێ بە دەرمانەوە دکتۆر بە قۆنتەرات دەرمان سەرفەکە بۆ کۆمپانیاکان بە هەدیە بە پارە بەرپرسی باڵای ئەم شارە بۆ خۆی ئەڵێ ئۆتۆمبیلە کڕێت بۆ
ئەو دکتۆرانەی کە لە دەرمان بۆ کۆمپانیەکانی دەرمان ساغەکەنەوە. ئەبێ لە ژێربارێکی ئاوها حاڵی تەندروستی چۆن پێشکەوێت لە ژێر سیستمێکی ئاوا و سیاسەتێکی ئاوا بەدەر لەوەی بێویژدانی نییە ئەگەر بڵێم کەتی تەندروستی و نەخۆشخانەکان و بنکەکان بەشێکی زۆریان بەشێکی کەم لە کارمەند و دکتۆرەکان نەبێت بەشێکی زۆریان بوونەتە دەڵاڵ و دلیلی خەستەخانە تایبەتەکان ناو خەستخانەی گشتیا و هەر نەخۆشیەکە کۆیەکەنەوە ئەیان دێرن بۆ خەستخانە تایبەتەکان. ئەمە بەکردەوە چۆن کاریگەری لەسەر ژیان و گوزەران و تەندروستی خەڵکی داناوە چی کاردانەوەیەکی لەسەر تەندروستی دانیشتوانانی کوردستان داناوە؟ بەتەکیت ئەگەر بەس سەیری داتاکانی تەنها خەستەخانەی هیوا بکەین بەرزبوونەوەیکی تۆقێنەرە ڕاستیەکەی ینی ساڵ بە ساڵ ڕێژەی ئەتوانم بڵێم لە سەدا 5 بۆ 7 هەتاکو دەیش لە بەرزبوونەوەیە ڕێژەی تووشبوانی تەنها نەخۆشەکانی کە سەدانی نەخۆشخانەی هیواکەن و ڕۆژ بە ڕۆژ بەشەکانی کەتی تەندروستی گشتی ئەپوچێتەوە دای ئەخەن لە کارەخرێت ڕۆژ بە ڕۆژیش بینا و تەلاری چەند قات و مۆڵ و کۆمەڵگەی پزیشکی تایبەت ئەکرێتەوە. هەر بە نمونەیەکی زۆر لەم ڕۆژانە کەسێکی زۆر خۆنەویست هاوڕێ سەلام عەبدوڵڵا کە تووشی نەخۆشی جەڵدەی دڵ بوو تەلەفۆنیان بۆ کردم لە هیچ شوێنێک جێگە نەبوو ئەم پیاوە کە بۆ خۆی ئەم کەسە خۆبەخشە لە خانەقینە لەسەر ئەرکی خۆی خێرخوازان لە کاتی ئافاتی کۆرۆنا نەخۆشخانەی کردە و خزمەتی خەڵکی کرد و کەسێک نەبوو بەقەدەر ئەم کەسە لەو دەڤەرە لە دەڤەری گەرمیانە کە قوربانێکی زۆریان ناوە زۆر بێ ئیمکانیەتن خزمەتی کردبێت بەڵام لە خەستەخانەکانی کەتی گشتیا تاکە جێگەیەکی دەست نەکەوت و 1 سەعات ئەم پیاوەتەیە چاودێری کریا چارەسەر کرێت. زۆر بەداخەوە بۆ بیستنی ئەو هەواڵە و ئەو وردەکاریانەوە بە هیوای چاکبوونەوەی خێرا بۆ کاک سەلام و نەخۆشانی تر لەم ڕۆی کوردستان. خۆشبەختانش بەرەو باشتربوونە ڕات بەرەو باشتربوونە ڕات و من ڕاستیەکەی لەبەر ڕەوشی تەندروستی زۆر نم نەکرد ئەو هەوڵانەی کە درا لە دەرەوە درامان بەڵام خۆشبەختانە ڤیددیۆیەکیم بینی و هاوڕێیان ئاگادارن و تۆسێ بەرەو ڕۆشی بەرەو باشتربوونە ڕوا خۆشبەختانە. خۆشحاڵی ئەگەر بمانەوە گۆڕانکاری لە کەرتی تەندروستی کوردستان نابکەین ئەکرێت لەکوێوە دەست پێ بکەین پێویستە چی بکرێت؟ ڕاستی گۆڕانکاری لە کەرتی تەندروستیا لە ژێر سایی ئەم دەسەڵاتە مەحاڵە چونکە ئەگەر تێ گۆڕانکاری لە سیستمی تەندروستیا بکەیت ئەبێ کەرتی گشتی و کەرتی تایبەت جاکەیتەوە لەکتی ئەوێ هەیکەلی بەڕێوەبردن و شێوازی بەڕێوەبردننی تەندروستی بگۆڕیت لەبەر ئەوەی ئێستاکیە ئەو بەڕێوەبردنەی لای جەنابیشتان و لای بینەران و بیسەرانیش مەعلومە لە هەردوو زۆنە ممکن نییە کەسێک بتوانێت سەرپەرشتی تەنها هۆڵێکی نەشتەرگەری یا هۆڵێکی نەخۆشخانە بکات ئەگەر ئەندامی حیزبی نەبێت حیزب ئەگەر ئەندامیش نەبێ بە حیزب پشتگیری بکات یعنی ئەمە لەسەر بنەمای لێهاتووی و شارەزایی نییە لەسەر بنەمای چەندێک ئینتیمای بۆ حیزب هەیە هەتاکو ئەمە بەم شێوازە نەخۆشخانە و ئیدارە ببرێ بەڕێوە ڕۆژی تەندروستی باش نابێت ئەبێت بەپێی ژماری دانیشتوان و چڕی دانیشتوان نەخۆشخانە و بنکەی تەندروستی و شوێنی فریاکەوتنی خێرا بکرێتەوە بە پێی چڕی دانیشتوان و بە پێی ژماری دانیشتوانی ستاندارد ئەبێ بودجەیەک کەمتر نەبێت بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان لایانی کەمی خۆی 15 لە 10 داهات کەمتر نەبێت کە تەرخان بکرێت بۆ کەرتی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی دەست بکرێتەوە بە پێی پێویست نەک ئێستاکێکە لە تایبەتە زانکۆ و پەیمانگایەکی زۆر کراوەتەوە دواتریش دەرسۆکانی بەداخەوە بێکار و بێکاری گەرن
بە پێویست ئەو پەیمانگا و کۆلێژانە خەڵک وەرگن و دەرچووەکان بە ستانداردێکی نێودەوڵەتی بە ئاسێکی بەرزی زانستیەوە بنێرێتە کەرتی تەندروستی بۆ خزمەت کردن. پرسیارێکی ئەو تۆمنەوە ئەگەر قسەیەکمان بێ سەبارەت بە کەرتی تەندروستی و ناڕەزایەتیەکانی کارمەندانی ئەو کەرتە لە کوردستان فتانێ بە کورتی بیڵەن فەرمون. من کۆتا قسەم هەڵبەتە تەنها لە کەرتی تەندروستی نیە کە زەلیلە بەدەست ئیدارەیەکی فاشلی ئەم هەرێمەوە سەرتاپای کۆمەلگا بە سەرتاپای بەڕێوەبردنەوەکانیەوە زەلیل و کەم کاریگەرە ئەگەر بڵێن بێ کاریگەرە وایە هیوادارم خەڵک بتوانێت ئاگایانە داوای مافەکانی خۆی بکات هیوادارم خەڵک بتوانێت کە تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی مافە خێر نییە لەمە تێبگات و داواشی کات بیشی سەربێنێ ئێمەش ئەوانەی کە لە کەرتی تەندروستیە وەکو چالاگوان وەکو ئاگاییمان لە ڕەوشی تەندروستی پشتیوان و هاوکار و لە پێشەوە ئەبین بۆ وەرگرتنەوەی ئەم مافە. بەڕێز حەسەن معرف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆیەوە سپاس و ڕێزم بۆ کارمەندان و گوێگران و بینەرانتان. زۆر سپاس. ئازیزان وشانێک دەدەین و پاشان بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکان. مەڵێ بینەرانی عەزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئەو پرسیارە تاوتوێ دەکەین کە لە کوردستاندا ناڕەزایەتی زۆرە داواکاری خواست لەلایەن جەماوەری خەڵکیەوە زۆرە چەندێک لە توانای دەسەڵاتداران و حکوومەتی هەرێمدا هەیە ئەم داخوازیانە جێبەجێ بکەن. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ ئیبراهیم حوسێن. ئیبراهیم حوسێن ئێوارەت باش و سپاس کە لەگەڵ مانیت. برایم حسین دەنگتان باش نایەت ئەگەر عەزێت بکێشن ئەو هینە لابرن هێدفۆنەکە ڕەنگە باشتر بێت. من یەک لەحزە دەرفەتێکتان پێ ئەدەم کە ئەوە چاک بکەنەوە. زۆر باشە بوو. وەڵای بینەرانی عەزیز بزانین ئێستا دەنگی برایم حوسێن چۆنە. برایم حوسێنیان سوپاس کە لەگەڵمانیت ئەم جارش. زۆر داوای لە بردەکەم داوای بردون لە تۆ لە خۆنەکەم دیارە ڕەنگە کێشێ و بێ زۆر داوای لە بردەکەم کێشەنیە هیواداریم بتوانیت دەنگت بەرزکەیتەوەی کە بەباشی گوێمان لێی بێ. بابەتەکەمان ئەوەیە ئەمڕۆ لە کوردستاندا لە کفری ئێستا ناڕەزایەتی جەماوەری هەیە لە ماوەکانی ڕابردووتە لە چەند کەرت و بەش و شار و شارۆچکەی جیاواز خەڵکی خواست و داواکاری جیاوازیان لە دەسەڵاتداران هەیە. لە ڕوانگەی ئێوە چەندێک لە توانای ئەم دەسەڵاتدارانی ئەمڕۆی حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی کوردستان هەیە کە وەڵام بەو خواستانە بدەنەوە؟ بەڵێ ئەگەر ئێمە لە داواکاریەکان لە تێداویستەکانی کۆمەلگایەکی دیاریکراوی وەکو کوردستانەوە دەست پێ بکەین و ئەگەر ئێمە حسابێکی دەخل و داهاتی کۆمەلگای کوردستان بکەین حسابێکی گومرگەکان و داهاتی نەوت و باز و هەموو ئەو سێکتەر و بەشانە بکەین کە کار دەکا و بەرهەم دێنێ و سەروەت دەخڵکەین ئەوانە حساب بکەین بە کەسێکی تایبەت بە ڕێژەیەکی تایبەت لە ئیمکانات و لە سەروەتی کۆمەڵایەتی ئەگەی کە ئەو کاتە دەکرێت بڕۆین سێرکەین زانین چەندی بەشی دابشکردنی موچە و دابینکردنی موچە و گوزەرانی خەڵک و جادە و ڕێوبان و تەندروستی و
ئەو شتانە ئەکات ئەوەی کە دیارە یان ئاشکرایە ئەوەیە کۆمەلگەی کوردستان ئەوەندە دەخل و داهات و ئیمکاناتی لەبەردەستە کە بتوانێت کرێکار ژیان و گوزەرانی هاوڵاتیانی خۆی ئەو بەشە لە کۆمەلگاکە کارەکە کە کۆمەلگا بەڕێوە ئابا کە خەستەخانە بەڕێوە ئابا کە قوتابخانە و زانکۆ و بەشە جۆراوجێرەکانی ئەو کۆمەلگایە بەڕێوە ئەبەن دابین بکات ئەمە فەرزێکی واقعی و هەتا ریاضی شیان هەر کەسێکی پسپۆر ئەتوانێت بە کۆمەڵ حساباتێکی دیاریکراوی ریاضی و ماتماتیکی بۆ حسابە بکات کە دەخل و داهاتی ئەو کۆمەلگایە چۆنە و بەشی چی دەکا و بۆ هەر بەشێک کەسێکی ئەو دەخل و داهاتە دەبێت تەرخان بکرێت بۆیە ئەوەی کە موچە کێشەیە ئەوەی کە کارەبا کێشەیە ئەوەی کە پێداویستی سەرەتاییەکانی ژیانی سادەی مرۆڤ لە کوردستانی ئەمڕۆیە کێشەیە پەیوەندی بە نەبوونی ئیمکاناتی پێویست نییە پەیوەندی بۆ نییە کۆمەلگای کوردستان وەندە کۆمەلگایەکی هەژار و کەوتوو لە پێکەوتوو بێت نەتوانێت وەڵامی ئەو پێداویستیە سەرەتایانەی خۆی بداتەوە ئەوەی کە ئەمە ئەم ئەمشانە بۆ بە کێشە ئەوە بۆ بە کێشە کە خەڵکانێک کە کار دەکەن کە کۆمەلگا دەچەرخێنن کۆمەلگا بەڕێوە دەبن تەنانەت حەقی کارکردنەکان پێ نادرێت دەگەڕێتەوە بۆ ئەو شێوە بەڕێوەبردنە دواکەوتووە بۆ سەرمایهداری دواکەوتووەی کە توانای وەڵامدانەوەی بەم پێداویستیە سەرەتاییانە نییە یان بە تعبیرێکی دروستتر بڵێین وەڵامدانەوە بەو پێداویستیە سەرەتانی ژیان و گوزەرانی چینی کرێکار و بێبەشان و ئەوبەشانی کە کۆمەلگا بەڕێوە ئەبەن لە ئەولویەتیدا نییە ئەگەر بێت ئێمە دەخل و داهاتی زۆر و زەبەن کە بۆ تەرخاندنی میدیای درۆ بڵاوکەرەوە سەرف دەکرێت وەربگرینەوە ئەگەر ئێمە ئەو ئیمکاناتە زۆرەی کە لە دەستگاکانی سەرکوتی حاکمیەتی ئەمڕۆی کوردستانە سەرف دەکرێت وەربگرینەوە ئەگەر ئێمە تەواوی ئەو سەروەتەی کە لەلایەن زنجیرەی فراوانی پۆڕی بازرگانەکانی سەربەو حزبە حاکمانە دەستی بەسەرداگیراوە وەربگرنەوە دابەشی کەین و بەکاری بێنین بۆ هەموو ئەو بوارانەی ژیانی سیاسی و ئابووری و گوزەرانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بێگومان هەلمەرجێکی تەواو جیاواز کوردستانێکی تەواو جیاواز دەبینین کە هیچێک لەو کێشانەی تیا نابینین ئەوە نابینین کۆمەلگایەکی بۆ جۆرە نابینین کە خەڵکەکەی کارەکە کرێکارەکەی کارەکە کرێی کارەکەی حەقی کارەکەی پێ نادەین کارەباکەی کێشێتی ئاوەکەی کێشێتی تەندروستیەکەی کێشێتی بە کورتی ئەم کەشتیە کە ناوی دەسەڵاتی هەرێمە وەکو کەشتێکی کوونبووی لێ هاتووە لە غەرب بوونایە بۆ خۆی لە ڕاستیە گەورەترین کێشەیە لە بەردەم هەر پێشکەوتنێک و هەر پێشڕەوێتی ژیانی سیاسی و ئابووری بۆ هەر نەکسنەوەیەکی دروستی ئەو کۆمەلگایە بە قازانجی ژیان و گوزەران ڕیفاهی ئەو خەڵکە بۆیە ئەو ئیدعایە پوچە کە ئیمکانات نەبێت لە کوردستان تا وەڵام بەو پێداویستە زۆر سەرەتایی و سادانەی ژیانی چینی کرێکار و بێبەشان ئەو بەشەی خەڵکی کرێکار و زەحمەت کێشباتەوە کا و کۆمەلگایە بە ڕەنجی خۆیان بە ماندووبوونی خۆیان دەچەرخێن و کۆمەلگایان لەسەر پێ ڕاگرتووە ئەوەی کە ئەم کۆمەلگایە تووشی ئەم قەیرانە بۆ تووشی ئەم بێئاسۆییە بە تووشی ئەم بێدەست و پلی دامەویە بووە پێچێک لە هۆکارە هەر سەرەکیەکانی ئەم شێوە دوا کەوتووە کۆنە پەرسانەی بەڕێوەبردنی چینی دەسەڵاتدارەکە ڕێگەی گرتووە لە هەر پێشڕۆیەک لە هەر خۆشببینیەک لە هەر جۆرە کرانەوەیەک بۆ جۆری پێسایبین کەیتر خەڵناچار لەسەر هەموو شتێک شەڕکە لەسەر کارەبای شەڕکە لەسەر ئاوی شەڕکە لەسەر موچەی شەڕکە لەسەر هەموو شتێکی ناچارە هەرماوە نەماوەی جارێک بێتە سەر جادە و دەنگ هەڵبڕێ و بڵێ ئیتر بەسە ئەمە قبوڵ ناکرێت.
بەڵام جارێبان لەو دڵنیابینەوە بۆ چوونێکی باویشێ لە کوردستانە ئەڵێت کە نایەوێت حکوومەت نایەوێت بیکە دەسەڵاتداران نایانەوێ وەڵام بەخواسی خەڵکی بدەنەوە لەگەڵ ئەم بۆ چونە تا چەندێ هاوڕان بێگومان ئەمە بەشێکی ڕاستیتەیە کە نایەوێت جوابی بدەنەوە چونکە ئەگەر جواب ئەگەر ئەوان قەرار بێ کۆمەلگایەکی دروستە ڕێک بخەن ئەگەر قەرار بێ بۆ نمونە تەندروستی و پەروەردەیەکی دروست ڕێک بخەن ئەگەر قەرار بێ مەسەلەن ژیان و کاری چینی کرێکار و جماوەری کارکردوی کۆمەلگا بەپێی قانونی کارێکی ئینسانی و پێشڕەوی ئەو سەردەمە ڕێک بخەنەوە ئەو کاتە ناچارن ئەو دەور و دووکانی فەساد و گەندەڵی و تاڵان و ڕۆیەی کە ئەمڕۆ لە کوردستانە بڕیان خستووە بیگرنەوە و ئەم بۆ زۆر ئیمکاناتە کە ئێستا دەستیان بەسەرداگرتووە ئەو سەرمایە نجومیەک ئەمڕۆ دەستیان بەسەرداگرتووە کەمیکەنەوە دەستی لێ بەردەن و بڕن ئەو کارانی تر کرد ئەمە لەگەڵ فەلسفەی بوونی ئەو دەسەڵاتە بەو مانایە نایەتەوە گۆژوازی ناتوانێت بەبێ کەمکردنەوە لە سوودی خۆی لە قازانجی خۆی لە قازانجی سەرمایەی خۆی ئەو کارانە بکات تا ئەو جێگای کە کۆمەلگا لەو ئاستەدا نییە کە بتوانێت ڕێگەیان لێ بگرێت بێگومان کە قساکە قانونی سوودە قانونی قازانجە دەسەڵاتکردنی تا ئەو پەڕی سەرمایە و کۆمپانیاکانە بۆ ئەوەی هەرچی دەیانوێت بەسەر ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە بیسەپێنن و ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش تا ئاستی هەرە خواری ممکن دابەزێنن ئەمە لەو جێگایە منطقی سەرمایە و دەسەڵاتی سەرمایە و چینی سەرمایەدار بەم شێوەیە بۆ مانایە ئەگەر فشارێکی گەورە بزوتنەوەیکی ئاعترازی گەورە کە ئەمە قبول مەکال ئارادانە بێت تا ئەو جێگەی کە بۆیان بچێتە سەر لەسەر ئەمەی کە ئەمان نەچنە پای جوابدانەوە تەنانەت بە سادەترین خواستەکانی بەشەری ئەمڕۆ یعنی بۆ بەشەریکە بە پیسانداردی ئەمریکیڵن هاوڵاتی وەڵام بدەنەوە ئەمە ناکەن بێگومان ئەوە ناکەن ئەمە تەبیعەتی سەرمایە و دەسەڵاتێکی چینایەتی و حاکمیەتێکی چینایەتی جا بە تایبەتی لە کوردستانێکە کە مەسەڵەن گۆڕیان بە حەوزەیەکی بێ حیساب و کتاب بۆ کەڵەکەکردنی سەرمایە و بۆ کاری سەرمایە و کۆمپانیا گەورەکان بەحاصل تۆ دەبینی کوردستان بەکردەوە لەم دنیای بڕۆ سیرکرد لەم سەر بۆ سەری دنیا سیرکرد لە هیچ شوێنێکی ئەم دنیاە سەرمایە کۆمپانیاکان ئەحزابی سیاسی بەم شێوەیە لە یاریکردن بە مقدراتی هاوڵاتیانی دانیشتی ئەو گۆشەیە دەست ئاوەڵانی بواتە کوردستان ئازادترین شوێنە بۆ دەسەڵاتی سەرمایە بۆ سەرمایە گوزاری کە بە هیچ شتێک پابەندی بە هیچ شتێک حتا مەسەڵەن دانی حەقی کاری کرێکار و کارمەند و موظف و مامۆستا و فەرمانبەری ئەو وڵاتە پابەندی نین ئەم دەسەڵاتێکی میلیشایی دواکەوتووە کە بۆ خۆی لە ڕاستیە ڕێگری هەرێ گەورەی لە بردن هەر پێشکەوتنێکی کۆمەڵایەتی هەر کرانەوەیەکی ئابووری هەر کرانەوەیەکی سیاسی دروستبوونی هەر نیزام هەر سیستمێک کە بتوانێت حاصل لەلانی هەرێکەمیشدا ئەگەر بێت بتوانێت وەڵامدەرەوەی پێداویستیەکانی ژیانێکی ئاسایی بێت بۆیە ئەمە وەکو کەشتێکی کولی لێ هاتووە خەریکە غەرقە بێت و لەگەڵ خۆیان خەریکە و کۆمەلگایش بەرەو ئاسۆ بەرەو چارەنووسێکی نادیار هاڵپێوە دەنێەوە لە ڕاستیە دەکرێت بڵێ کە کوردستانی ئەمڕۆ کۆمەلگای کوردستانی ئەمڕۆ مقدراتی چەند میلیۆن کوردستانی ئەمڕۆ لە خەتەرناکترین و مەترسیدارترین مەناڵەکانی خۆیدایە بەهۆی ئەم جۆرە دەسەڵاتە لاموبالات کە دواکەوتووە چینایەتی کوردستانی ئەمڕۆ. بەڵام کاتێک کە دەسەڵاتداران باز لە کێشەکان دەکەن کە بۆچی بۆ نمونە موچە دوا دەکەوێت یان فەرمانبەران لە کاتی خۆیاندا موچەکانیان وەرناگرن و ڕوبەڕووی لێ بڕین و یان نەبوونی خزمەت گوزاری و هەر کێشەیەکی تر و هەر خواستێکی تری دانیشتوانان دەکەن دەیگەڕێنەوە بۆ بەغات ئەوەیە کە بەغا پابند نەبووە بەو ڕێکەوتنامانەی کە لەگەڵیانە ئەنجامی داوە بودجەی کوردستان نانێرێت کوردستان ئیهمال کردووە و هەتاوەکو دوایی واتە بە شێوەیەک کە لە دەسەڵاتی دەسەڵاتدارانی کوردستاندا نییە
ئەمە بۆ ئێوە چەندە جێی باوەڕە؟ جارێ ئەبێ لەوە دەست پێ بکەین کە مربوطکردنەوەی گرێدانەوەی موچە حەقی کارێکە هەوڵاتی ئەیکا بەشەرێکا کرێکارێکە کارمەند ئەیکا باسی چشمەکێشی سیاسی ئەم بەشەی کوردستان ئەم بەشەی بۆژوازی کوردستان کە کوردستانی دابڕیوە و تەسەڕوفی پێوە ئەکا و هەر شتێک بێوێ بەسەر ئەو خەڵکەیدا بسەپێنێ بە بەشەکەی تری بۆژوازی لە مەرکەزە ئەمە قابلی قبول نییە بە هیچ شوێ قابلی قبول نییە بودجە چشمەکێشی ئەوان لەگەڵ هێزەکانی مرکز لەگەڵ دەوڵەتی عێراقی بەشەکانی تری دەوڵەتی عێراقی و دەوڵەتی ئەمڕۆی عێراق و ئەوانە بە جێگەی خۆی ئەمە بۆ خۆی یەکێک لە پرسە گرنگەکانی کوردستانە بۆ خەڵکی کوردستانیش ئەم بابەتی یەکلاکردنەوەی چارەنووسی کوردستان چارەنووسی سیاسی کوردستان خۆی بابەتێکە بەڵام مربوطکردنەوە گرێدانەوەی کرێ ژیانی ئاسایی هاوڵاتیان موچە ئاو و کارەبا ئەمە بە تاواتی پرۆپاگەندە و پاساوێکی سیاسیە بۆ ڕێگەگرتن لەو بزوتنەوە بەرحەقی کە ئەمڕۆ لە کوردستانە لەگە ڕێک و شار و هەموو گەڕک و شارێکی کوردستانە داوای ژیانەکە داوای حقی خۆیەکە داوای کرێ و موچەی خۆیەکە داوای هەموو مافانە دەکا هەموو ئەو شانە ئەکات کە سەرەتاییترین پێداویستی ژیانی ئەوە گرێدا ئەمە ڕاکێشانی هەلومەرجەکەی تا ئەو پەڕی خۆی حواڵەکردنی ناڕزایەتی خەڵکە بەوەی کە ئەم لەگەڵ دەوڵەتی عێراقا لەگەڵ هێزە میلیشیاکانی تری ئیسلامی و قۆمی عێراقا ڕێکدەکەوێت یان ڕێک ناکەوێت چونکە ئەوە دیارە هەلومەرجی ئەمڕۆی عێراق هەلومەرجی سیاسی عێراق بۆ خۆی لە بەشێکیدا لەگەڵ هەمان ئەو کێشانە دەرگیرە کە خەڵکی کوردستان لەگەڵی دەرگیرە ئەگەر بەڕادەیەکی جیاوازیش بێت بۆیە ئەم باسە بۆ خەڵکی کوردستان بۆ کرێکار و زەحمەتکێش و فەرمانبەر و مامۆستای کوردستان قابلی قبول نییە باسەکە بۆ خەڵکی کوردستان پرسیارەکە بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە بێنن ئەم ئیمکاناتی کە ئێستا دەستان بەسەرداگرتووە بێنن حسابی بکەن وەرن دەخل و داهاتی بوومەرگەکان بێنن دەخل و داهاتی فرۆشی نەوت بێنن ئەم هەموو سەرۆت و سامانەی کە هەر ئێستا ئێوە بەنە حەق دەستان بەسەرداگرتووە بێنن حسابی بکەن بزانین بەشی چەند ساڵ لە دابینکردنی پێداویستەکانی دانی موچەیەکی کەسەر دەکات بەشی ڕێکخستنەوەی تەندروستێکی زۆر باشتر زۆر باشتر و ئینسانی تر و دروستتر لەوەی ئێستا ئاکات بەشی ڕێکخستنەوەی تەندروستێکی زۆر باشترەکان بەشی ڕێکخستنەوەی تەندروست باری پەروەردە و خوێندنێکی زۆر دروستتر زۆر پێشکەوتووتر لەوەی ئێستا دەکات واتە ئەوان دەبێت جوابی خەڵکی کوردستان بدەنەوە اعتراضی خەڵکی کوردستان بدەنەوە ئەمە لەکوێ ئەم سەرۆت و سامانە لەکوێ قایم کراوە بە چه حکمێک بە چه حەقێک ئێوە حەقە بە خۆتان نەدەن هەموو ئەو ئیمکاناتە نجومیە هەموو ئەو سەرمایە نجومیە دەستان بەسەرداگرتووە لەو ناو کرێکار و کارمەندی کوردستان فەرمانبەری کوردستان کار دەکات کۆمەلگا دەچەرخێنێ ئێوە بەبارمتتان گرتووە بەڵام بۆ ئەوەی کە خەڵکی بە خواستەکانی بگات بۆ نمونە ئێستا کە لە کفری جەماوەری ناڕازی کۆمەڵی خواستیان بەرز کردوێتەوە خواستەکان زۆر سادەن ینی زۆر سەرەتایین وەکو لە بەرنامەکانی پێشووتردا ڕێوەعاعرف باسی کردمانە ڕەنگە بەس لە کوردستانە داخواز و خواستی خەڵکی بێت و لە پێناویدا بێتە سەر شەقام بۆ ئەوەی کە بەم خواستانە بگات بۆی کە بەم داواکاریانیان بگات ئەمە وەک دو پرسیارێک چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەم خواستانە لە چنگی حکوومەتی هەرێم و دەسەڵاتداران لە کوردستان دەربێنن ئەوەی کە گرنگە بە بڕوای من ئەوەیە کە ئێستا هەر کاتێک زیاتر پێویستی بەڕێخستنی بزوتنەوەیەکی ڕاستەوخۆی ئیرادەی جەماوەری دەخوارەوە لە هەر کاتێک هەستێک کراوترا لەم کۆمەلگایە بۆ ڕزگاربوون لەم هەلومەرجە لەم بێدەرەکانیە کە ئەم حاکمیەتە چینایەتیە
خۆڕە سەپاندوێتی کە تایدا هەموو شتێکی کردو بەکێشە هەموو شتێکی ژیانی ئەم بەشەریەتە بووە بەکێشە لە ئاویەوە لە کارەبایەوە لە خواردنیەوە لە تەندروستیەوە لە ئەمنیەتەکەیەوە لە دڵنیا نەبوونی لە داهاتوو خۆیەوە هەموو شتێکی بووە بەکێشە پێویستی بە بزوتنەوەیەکی جەماوەری ڕاستە و خۆیە کە خۆی بە خاوەنی ئەو کومەلگایە بزانێت خۆی بە خاوەنی ئەم ئیمکاناتی ئەم کۆمەلگایە بزانێت و ئەمە یەکێک لە پێویستە هەرە گرنگەکانە بۆ ڕزگاربوون لەم فەلاکەتە سیاسی و اجتماعی و ئابووریە کە ئەم حاکمیەتە چینایەتی ئەمڕۆ خۆقاندوویەتی واتە ئەم پرسیارە بە شێوەیەکی جددی ئەمڕۆ لە سەرمێزی ڕابەرانی بزوتنەوەی ئاعترازی و جوڵانەوەی ئاعترازی ئەمڕۆی کوردستانە کە کاتێتی بزوتنەوەیەکی ڕاستە و خۆی ئیرادەی جەماوەری و شورایی لە کوردستانە لە گەڕەکەکانە لە مەڵبەندەکانی کار و بەڕێوەبردننی کۆمەلگایە بێتە سەرەوە ئەم پرسیارێکی ئەمڕۆیە ئیتر دەرکەوت کە ئەم هەلومەرجە و ڕزگاربوون لەم هەلومەرجەوە ڕزگاربوون لەم حاکمیەتە چینایەتیە بێدەربەست و بێکەڵکە پێویستی بە ڕابەرانی ڕادیکاڵ هەیە پێویستی بە دەخالەت و هاتنە مەیدانی ڕاستە و خۆی ئیرادەی ئەم کۆمەڵگا و ئەم بەشەریەتە هەیە کە داوای ژیانەکە داوای کرامەتەکە داوای خۆشبەختی ئەکات و داوای ڕزگار بە کورتی داوای ڕزگاربوون لەم حاکمیەتە چینایەتیە حاکمیەتی ئەم کەمایەتیە ئەم کەمایەتی بۆرژوا و مفتەخۆر و تەمبەڵ و کارنەکەرە ئەکات ئەمە ئەمڕۆ کاتێتی بزوتنەوەی ناڕزایەتی ڕابەرانی بزوتنەوەی ناڕازایەتی ڕابەرانی سوسیالیست و ڕادیکاڵی ئەم کۆمەلگایە لە بیری ئەوە دابن کە هەیئەتەکانی نوێنەراتی خەڵکی کوردستان دروست بکەن ئەو هەیئەتانە دروستکەن کە ڕاستە و خۆ لە گەڕەکەکانەوە لە ناوەندەکانی کارەوە پێک دێن لە کۆبوونەوەی گشتی و لە دەنگانی گشتی ئەو خەڵکانەدا پێک دێن و ئەو پرسیارانە دەخاتە سەرمێزی کاری خۆی دەستوری کاری خۆی کە سەرۆتەکان سەرۆتی کۆمەلگایە سەرۆتی بومەرگەکان بێن سەرۆتی فرۆشی نەوت بێنن ئەو ئیمکاناتە نەبێنن کە تا ئێوە دەستان بەسەرداگی وەرە بە حسابتانە بکەین بزانین ئێوە بە چه حەقێک بەردەوام ئەبن لەسەر ئەم بەتاڵان و بڕۆبردن و بردنەی ئیمکاناتی سیاسی و ئینسانی و مادی و معنەوی ئەو کۆمەلگا وە بۆ حتا بۆ ڕزگاربوونێکی سیاسی جدی یەکێک لە هەر پێداویستە گرنگەکانی ئەمڕۆ لە کوردستانی ئەمڕۆدا ئەوەیە حتا لە پەیوەندە لێگلاکردنەوەی تەکلیفی پەیوەندی خەڵکی کوردستان لەگەڵ دەوڵەتی ئیسلامی و قەومی ئەمڕۆی عێراقا پێکهاتنی ئەم مەرجعە سیاسی و جەماوەریە ڕادیکاڵە کە پرسیارەکانی خەڵکی کوردستان داخوازیەکانی کوچینی پێکار و جەماوەری مەحرومی کوردستان پوختە و فۆرمۆڵە بکات و بیخاتە سەرمێزی هەر هێزێکی تر یەکێک لە هەرە گرنگەکان چونکە خەڵکی کوردستان چینی کرێکاری کوردستان ژوور و لاوی کوردستان هەموو ڕێگاکانیان لەگەڵ ئەم دەسەڵاتە چینایەتیە بێکەڵکە تاقی کردەوە حتا تەنانەت بە ئومێدی ئەوەی کە بتوانێت کەمێک کۆنتڕۆڵی ئەم تەسەڕوفکردنە بە چارەنووسی خۆیەوە بکات لەلایەن ئەم حاکمیەتەوە تەنانەت ئۆپۆزیسیۆن و قۆڕی بۆرژوازیی تاقی کردەوە گۆڕانی تاقی کردەوە نەوەی نوێی تاقی کردەوە دەرکەوت کە بەم شێوەیە ناکرێت ئەم هەلومەرجە ناکرێت لەم هەلومەرجە ڕزگاری ناکرێت لەم بێدەرەکانی ڕزگاری کاتی ئەوەیە بزوتنەوەی شورایی هەمان بزوتنەوەی شورایی کە خەڵکی تێکار و زەحمەتکێشی کوردستانی لە یەکەم ساتەکانی ساڵانی 90 و ڕاکەڕین و ئاڵوگۆڕەکانی سەرەتای ساڵانی 90ەکان هێنایە مەیدان وتی ئێمە خۆمان کۆمەڵگای خۆمان دەوێت بەدەستەوە بگرین خۆمان دەبێت شارەکانی خۆمان بەدەستەوە بگرین خۆمان دەبێت فەرمانگە و کارگە و کارخانە و کارخانەکانی خۆمان بەدەستەوە بگرین کاتی ئەم قسانەیە کاتی ئەم پەیامەیە کاتی ئەم بزوتنەوەیە تەنیا بزوتنەوەیشی لەو بابەتە ئەتوانێت ئاسۆیەکی تر بخاتە بەردەمی ئەم کۆمەلگایە ومێدێکی تر بە ئاڵوگۆڕ بخاتە دەستوری کاری
ئەو بەشەریەتە ناڕازی بە فعلی ناڕازیە بە فعلی وەتەن کاتووە هاوار دەکات ئەمە ژیانی من نییە ئەمە چارەنووسی من نییە من ئەمە قبول نییە ئەمە ئەم کاتەیە بەو پێەیە ئەمە پێم وایە ڕکاتەوەیە کوردستان ڕزگاری لە کوردستانە پەیوەندی هەیە بە دروستبوونی ئەم ئاسۆر ڕادیکاڵە بەردەستبوونی ئەم ئاسۆر ڕادیکاڵە بۆ ئاڵ و گۆڕ چونکە ئەم دەسەڵاتە بە قسەی خۆش بە ئاعترازی خەفیف ناتوانێت و تەسلیم نابێت دیارە وەڵامی پرسیارەکەتان داتەوە بەڵام دیارەدا بینەرێکیشتمان سیاسیەکانی ئەوەیە کە تا دەتوانن ئەم هەلومەرجی بێسەرۆبەرەیە و سەرگەردانیە کە تیایدا سەرمایە و کۆمپانیەکان هەموو سەلاحیەتێکیان هەیە هەموو ئازادیەکیان هەیە ڕای بکێشن تا ئەو کاتێک کە خۆیان لە چوارچەوەی دەوڵەتی عێراق و بازاڕی سەرمایه‌داری عێراق جێگایشی تر پیدا بکەنەوە ئەمە ئیتر خەڵکی کوردستان ناکرێت ئەم یاریە قبول بکات ناکرێت یاریکردنە بە چارەنووسی خۆی قبول بکات ڕاوەستن تا من لەگەڵ فلان و فیسار لە دەوڵەتی قۆمی عێراق بە شتێک دەگەم ئێوە داخوازیەکانتان ڕابگرن ئێوە لێرەدا بینەرێکیش پرسیاری کردبوو کە خەڵکی ناڕازی لە کفری دەتوانن چیتر بکەن بەڵام دیارە لە وەڵامی پرسیاری پێشووی ئێوەدا بە دروستی چوونە سەری وەڵامدان پێدایەوە لێرەدا زۆر سپاس بۆ ئیبراهیم حسین کە بەشدار بووی لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا زۆر سپاسی ئێوە ئەکەم ماندوو نەبن سڵاوڕەتم پێ بۆ گوێگران و بیسەرانی پێشنگ تیڤی زۆر سپاس ئازیزان وشانێک دەدەین و پاشان سەبارەت بە پلانەکانی جمهوری ئیسلامی ئێران لە کوردستان بەرنامەیەکمان دەبێت لاگەڵمانە بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز و ئێستاش تاوتوێی ئەو پلانانەی جمهوری ئیسلامی ئێران دەکەین کە لە کوردستانی عێراق بەڕێخستووە ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ جەمال موحسین ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان جەمال موحسین ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێت داین ئێوارەتان باش سڵاو لێ و لە بینەران و هەمووانی کە دواتر ئەم بەرنامەیە متابعەکەن دوێنێ حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردەوە سەردێڕی بەیاننامەکە دەڵێت کە نابێ ڕێگە بدەین کوردستانی عێراق ببێتە مەیدانی پلانەکانی جمهوری ئیسلامی ئێران بۆ سەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئایا کوردستانی عێراق بووەتە مەیدانێک بۆ پیلانەکانی جمهوری ئیسلامی بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنەکەی خۆی ڕاستی ئەگەر هەچ کەسێ بگەڕێتەوە بۆ تاریخی زیاد لە 30 ساڵی کۆمەلگەی کوردستان نەتوانێت بە جۆرێک بەداخەوە دەور و نەخش و دەخاڵەتی کۆماری ئیسلامی ئێران لە کوردستانە ببینێ کە دیارە ئەویش لە ڕێگەی ئەحزاب و دەسەڵاتێکی ئەم ناوچەیەوە بە تایبەتی زۆنی سەوز کە بەرژەوەندیەکانی خۆی لەگەڵ بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێرانە گرێداوە و هەمیشە هەموو سنووری خۆی لە ڕێگەی سنووری بازرگانی ئەوانەوە هەمیش دیپلۆماسیەتی خۆی لە ڕێگەی ئەوانەوە ئێمە توانین بڵین بە جۆرێک مەیدانداری کۆماری ئیسلامی لە کوردستانە شتێکی تازە نییە ئەمی تەنانەت هەموو کەس دەتوانێت ببینێت کە کردنەوەی حسێنیەکان لە کوردستانە بە شێوەیەکی گشتی دیارە یەکێ بوو لەو دەخاڵەتانی کە کۆماری ئیسلامی ئێران بوویەتی یەکێکە لەوانەیە کە لە ساڵانی هەر لە سەرەتاکانی نەوەتەکانەوە ئێمە خۆمان گەواهی ئەوە دەین کە چەندین کەسایەتی و شخصیەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە نێو شار و شارۆچکەکانی کۆمەلگەی کوردستانە بەداخەوە بەدەستی تیرۆریستانی کۆماری ئیسلامی تیرۆکراون و لە هەندێکیان لە نێوجەرگەی شارەکانە تا ئاستەوەی کە تەنان خەڵکیشیان ڕشاندووە تا ئاستەوەی کە خەڵک سەرباری ئەوەی گوایە لە ژێر
پۆششی یاخود لە ژێر مینی پارێزگاری و ئاسایشی ئەمانایە لەما بەسم بە سەڵاتدارانی کوردستانە وەڵام تەسلیم بەوان کراوەتەوە براوەتە بۆ سنوور بۆیە بە جۆرێک کۆماری ئیسلامی مەیداندار بووە بەڵام ئەم هەوڵەی کە لە ئێستا هەیە مەترسیدارترە وڵەتی هەوڵێکی خەتەرناکترە کە جیاوازە لە ئەوەی کە لە چەند ساڵی پێشووە لە کوردستانە بەبوونی دەخاڵت کۆماری ئیسلامیەوە پیادە کراوە ئەویش ئەوەیە پەیوەستە بە هەلومەرجێکی تازەی چ کۆمەلگەی کوردستان و عێراقەوە چ کۆمەلگەی ئێرانەوە بەڕاستی بۆ خۆتان ڕەنگە حتمما لە بەرنامە تریشەکات بووە باسمان لەو هەستانە شۆڕە ژێرانەی خەڵکی ئێران بە شێوەیەکی گشتیوە خەڵکی کوردستانیش لە ئێرانە کردووە بینیمانە کە چۆن خەڵک ئیتر بە جۆرێک هاتبوون بە تایبەتی لە دوای کوشتنی بەعامقەستی ژینە ئەمینیەوە کە بەڕاستی خەڵک هەروە دەسەوسان نەکدانەنیش مەیدانی شەقامەکان بووە مەیدانی چێشمە چێش و هەستانی شۆڕژێڕانی خەڵک لە دژی کۆماری ئیسلامی لە دژی حکومی چەند ساڵی لە دژی سێدارە لە دژی حکمی بەردەبارانکردنی ژنان لە دژی هەموو ئەو نەکبەتی نامەتیانی کە لەباری یابووری بەسەر خەڵکی سەپاندە بوو لە دژی سەرکوت و پێشێلکردنی ئازادیەکانی خەڵک لە دژی حکمی ئەدام تا ئاخری بەرحاڵ هەرچی سەراپای حکمی ئەم کۆماری ئیسلامی مەرگ و نەهامەتی و بەڕاستی شۆرەوەری بۆ خەڵک بینیمان کرد لە دوای مەرگی یاخو وەکوتم کوشتنی بەعامقەستی ژینە ئەمینیەوە کە چۆن خەڵک هاتنە مەیدان لە تاران و شارەکانی پرۆگرات تا شارەکانی کوردستان بەڵام کۆماری ئیسلامی تەنگەتاو بوو بەم هەستانە شۆڕە جێڕانەی خەڵک تەنگەتاو بوو بەوەی کە ئەم هەستانەی خەڵک قابلی ئەوە بوو ئەگەر پێ بە پێی مەیلی شۆڕە جێڕانی خەڵک چوایەتە پێشەوە ئەگەر پێ بە پێی خۆڕێخستنی خەڵک بە تایبەتی لە زۆر شوێن بینیمان کە کرێکارانی بەشی جیاجیا بە تایبەتی کرێکارانی هەفتەپار و زۆر شوێنی تێهاتبوونە پشتی ئەم ناڕزایەتیە شێوە جەماوەری و گشتی و سەراسەری با بڵین ئەمە تەشەنەی بسێنە و ئاست لە ڕێکخراوبوونی زیاتری بەخۆیەوە بگرتایە تەنها لە خۆپیشاندانی سەر شەقامەکانان نەمایەتەوە تەنها لە توور هەڵدانی ئەمامەی مەلاکانی سەر بەدەسەڵاتەوە نەمایەتەوە تەنها بە سووتاندنی تانک و تەنانەت کۆمەڵە دام و دەستگای حکومی کۆمەری ئیسلامی نەوەستایە ئەوەیە نەمایەتەوە و تەشەنەی بسەنایە بۆەوەی کە خەڵک دەستی بەبردایە کۆنتترۆلی خۆی بەسەر گەڕەکەکانت کە بینیشمان لەسەر داش لە هەنێ شار بۆ کاتی دیاریکرا و بەڕاستی کۆمەری ئیسلامی کۆنتترۆلی و شار و شارچکەی لە دەسەداوە خەڵک کۆنتترۆلی کرد و خەڵک هەوڵیەدا کرێکاران و گەنجان و ژنانێکی دڵپڕ لە نەفرەت و قین بەرامبەر بە کۆماری ئیسلامی هاتبوونە مەیدانەوە لە هەوڵیا بوون دەسەڵاتی خۆیان لە نێو ئەو شار و شارچکەدا مەردێن ئەگەر ئەمە بەردەوامی وەربگرتایە حتمما جمهوری ئیسلامی خست بۆ ئاستانی مەرگەوە و ئەمە ئەبوایە بە جۆری پێشی پێبیرە وەک بینیمان بە جۆرێک سەرکوت لە شار و شارچکەکانە حملەی دەستگیرکردنی خەڵک تەنانەت بە دوایەوە حتا گەڕان بە شوێن هەڵسوڕاوانێکە کە باشترە کە حەدای و چاڵنجی جمهوری ئیسلامیانە کرد و جادە و بانەکان وەکو ئاکتیڤیستی ئەو دەورانەیە دەرەکەوتن دەستگیرکردنی ئەمانە لە هەندێک شوێن ڕەش بگیرکردن و هەوڵدان بۆ خامۆشکردنەوەی ئەو هەستانە شۆڕەجێڕانی خەڵک ئەویست ئیتر پێش بەمە بگرێت ینی مەجالی تیانەما بوو ینی بە جۆرێک لە بینی خەڵک و کۆمەری ئیسلامیە مانوونەمان بوو ئەمەم بۆ بوو کە بڵێم هاو کاتی ئەمە طبعاً کۆماری ئیسلامی هەوڵیدا بە جیالەوەی کە لە شار و شارچکەکانە سەرکوتی ناڕزاتیەکانی کە خەڵکی دەستگیرەکە تەنان تا ئەستەوەی کە حکمی ئەدامی دەرەکرد بەڵام تەرکیزێکی زیاتری لەسەر خەڵکی کوردستان یان کۆمەڵگەی کوردستانی ئێران بوو بەوەی کە میلیتاریزەی کرد تەنانەت تا ئەستیش بەشێک لە هەندێک شوێنە کە بۆیە گونجا با بڵێن هێزی سەربازی هێنا شار و شارچکەکانەوە خەڵکی زیاتر دەستان سەرکوتی زیاتری دەست پێ کرد کەوتە گرتنی زیاترەوە بە جۆرێ بۆ ئەوەی کە پێش بەوە بگرێت کە ئەمە زیستی شۆڕژێڕانە زیاتر بەشەنە بسێنی وەکوتم
ئەم کۆماری ئیسلامی لە ئەستانی مرگ نزیک بکات و بۆ ئەمەش طبعا ئەحزابی ئۆپۆزیسیۆن بە هەر استراتیژی نایۆکە بە هەر حەڵکە خۆیان بیانە هەوڵیانەدا هەرێک بە جۆری خۆی بە بەرنامەی خۆ بە پلانی خۆی نەخشی بێ لە کۆمەلگای ئێران و کوردستانە طبعا بۆ ئەوەی کە پێش بۆ بگرێ هاوشانی ئەم تووڕەیی و ئەم هەستانە شۆڕەجێرانی خەڵک ئۆپۆزیسیۆنیش بتوانێت ڕواتە ناو ئێرانەوە بە تایبەتی لە ڕێگەی کوردستانەوە هەر جۆرە چالێکیەکی سیاسی جەماوەری تەنانەت سەربازی بکە ئەبوایە حتمما پلانێکیشدا بنێ بۆ ئەوەی کە پێش بە هەر جۆرە دەخاڵەتی زیاتری هێز ئۆپۆزیسیۆنەکان بگرێت بۆیە لەنێو ئەم هەلومەرجەیە ئەم بە جۆرێک مەیدانداربوونی کۆماری ئیسلامیەیە و مەترسی بوونی لێرەوەیە بەهەرحاڵ توانم من لە درێژەوەی بڵم کە مەترسیەکە لەوەیە کە کۆماری ئیسلامی ئەوێت سەبەبی اتفاقێک کە لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ حکوومەتی هەرێمیش ڕەزامەندی دەربڕیەوە ئەوژەوەیە کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ناو خاکی عێراق و کوردستانە بەپی تەڵەبی داواکاری کۆماری ئیسلامی ئێران ئەبێت لە چەکدا بماڵێن و بخرێنە نێو ئۆردوگا و کامپەوە و چێکیان پێ نەمێنێ هەتا تەنانەت مۆڵەتیان بەپی خۆیان کە داوایان کردو مۆڵەتیان ئەم مانگی هەشتەیە بەرحاڵەوە دوو ڕۆژ لە مانگی هەژ ڕۆشتووە و تەمانە هەنگاوەکانی تونگترە کاتەوە بەڵام هەر لەم ماوانە شابینومانە یعنی بەجیا لەوەی لە ساڵانی پێشوە بۆمبارانی بارەگاکانی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کردووە بۆ بەجیا لەوەی کە تەنانەت تۆبارانی کردووە و نزیک لە قوتابخان و شوێنی مناڵان و خێزانی ئەو کەسانی ئۆپۆزیسیۆنی ئێرانیێشە کەوتونەتەوە زەدەیر و قوربانی داوە بەجیا لەوەی ئەمە نائەمنی بۆ شار و شارۆچکەکانی کوردستان دروست کردووە نامنیەوەی کە تۆ لە ناو جەرگەی شارە دەستگایەکی ئێتلاعاتی بێ بتوانێ بە ئاسانی کەسێک سارکاتەوە لە بەرچاوی خەڵکە یعنی مەترسیدارە یعنی توانێ هەر کەسێک کە بەخواستی کۆماری ئیسلامی ناباتە ڕێوە و بەژەمندی ئەو ناباتە پێشەوە توانێ ئەم قەتڵ عامی کە هەڵۆکو بینیمان لە ساڵانی پێشەوە بەڵام ئێستا بە پێم داواکاری کۆماری ئیسلامی هەیەی لە حکوومەتی عێراقی و اتفاقیان کردووە حکوومەتی هەرێمی کوردستانیش باڵێن ڕەزامەندی کردووە لەو بارەیەوە یژەوەی کابی ئەمانە ئیتر لە چەکدا بماڵدێن چەکدا ماڵێن و هیچ جۆرە چارێکیکی سەربازیان نەبێ وە بەجۆرێک دەست بەسەر بن ئۆردوگاکانە بن کە ئەمەش بە ئاشکرا دیارە بۆ لە بەرامبەر ئەم هەستانەی خەڵکی کوردستانی ئێران هەیە لە بەرامبەرەوەیە کە نەیەڵێ و پێش بۆ بگرێ هەر جۆرە تەشەنەیەکی سیاسی و جەماوەری لە هەستی شۆڕەجێڕانی خەڵک بەناوی حکوومەتی ئیسلامیە بچێتە پێشەوە بۆ مەترسیەکەی لەوەشایە ئەمە لە هەلومەرجێکی تایبەتی کۆمەلگەی عێراق و کوردستان ڕابڕێەوە کە بەڕاستی کۆماری ئیسلامی ئێوە تەحەدای ئەمریکا بکە خۆمانە بینین جێگە و ڕێگە و پێگەی ئەمریکا لە عێراقا بە شێوەیەکی گشتی ڕوو لە کزیەکی زۆرە بە جۆرە ڕوو لە نەمانەوە ناتوانێت دەخاڵەتێکی ئەوتۆی ببێ هەر چی هەوڵەدا حتا لەباری ئابوووریەوە کە بینین ئێوە فشار بێنە بۆ دەسەڵاتدانی دەسەڵاتی عێراقی بەڵام هێشتا بەژەوندی عێراق ڕوو بە ئێران و حتا بە جۆرە بەچین و ئەوانەیە کردوێتەوە خەریکە دەستێک گرێ لەما بۆی کۆماری ئیسلامی ئێوێ ئەم هەلومەرجەش بخۆزێتەوە لە بەرامبەر ئەمریکا پێگە و ڕێگەی خۆی قایمتر بکات و نەتوانێت هیچ جۆرە استراتیژیەتێکی نوێی ئەمریکا لە دژی ئێران ینی مەبەستم کۆماری ئیسلامی ئێرانە بڕاتە پێشەوە ئەمە لەلایەکەوە خەتەرێکە قابلیەوەیە ئەم کۆمەلگەی کوردستان بکاتە مەیدانی چێشمەچێشێکی فراوانتر کوشت و کوشتاری زیاتر تەشەنەکردنی زیاتری تیرۆر هەر هەسووراوێکی سیاسی هەر کەسێ معارض بۆ سابینین یا بەڕاستی خەڵکانێک کە حتا ئەگەر لەگەڵ ئەحزابەکانە بوون بەڵام سەد دانیشتون بیان وەکو هاوڵاتیەکی ئاسایی کار و کاسبی و ژیان و گژی خۆیان بەرنەسەر مشکلاتیان بۆ دروستەکرێ ئەترسن حتا لە مەسەلەی تازەکردنەوەی ئیقامە و ئەوانەیە ینی بە جۆرە بێ بڕۆنی ئەو پلانەوە ئەو شتۆکە خۆیان بەکو باسی لێکن بە زۆری کەمپی ئاوای ئەوانە بۆی ئەگەر کەسانێک ئەوان ژەی ناوی ئەوەیە کە لەم ئیتفاقیە دەرەچێت لەم پلانە دەرەچێت قابلیوە ڕوبەرووی تیر و مەرگ ببێتەوە ئەمەش لە ناو شارەکان ناکرێت و ئەوان خۆدەستیشیان نەپاراستوە حتا بە جۆری بەناوی بیانوی جیاجیا و بەداخەوە گوندەکانی سەرسنوور چەندجار تۆباران کراون یان بە کۆپتەر و بە تیارە قەسەف کراون یاخود حتا درۆنی سیخوڕی نەداون بۆ شوێنانە ئەمانە مەترسیەکە کە
مەیدانداری ئێران لە کۆمەلگای کوردستانە لەوە دەرەچێ لەباری سیاسیەوە لەباری ئەوە کە بێوێ ئیسلامیزم چەشەنە پسێنێ بێوێ دەست بە باڵی ڕەوتە ئیسلامی و کۆنەپەرستەکانەوە بگرێ تەنانەت بشێوی نائاساییش تیرۆری زیاتر ئەمانە مەسائلێکن کە بەداخەوە ینی ئەگەر پێشی پێنەژیرێ کۆماری ئیسلامی هیچ باکی نییە لەوەی کە هەموو ئەوانە بۆی پلانی خۆ بچێتە پێشەوە چەندین ئینسانی تر بکاتە قوربانی و کۆمەلگەی کوردستانیش بکاتە قوربانی و کوردنیمانەوە باکی لەوە نەبووە تۆبارانی ناوچێ بکە کازانەری ناوجەرگەی خێزان و مناڵ و تەنان نزیکی قوتابخانەی مناڵان ما پێم وایە مەعلومەتێکی مەترسیدارەوە ئێمە پێمان وایە کە ئەمە ینی بەم معنایە مەیدانداریکی زیاتر بە کۆمەڵی ئیسلامیە طبعا وەختێکمەی بۆ بچێتە سەر لەباری سیاسی کۆمەڵاتیشەوە زیاتر شارێنی بۆ کۆمەلگا زیاتر ئەحزابێک کە گوێ لە مستی ئەو بوون ملیان بە خواستەکانی ئەو داوەڕ واداریان نەکات کە قوانینی کۆمەلگاش زیاتر بگۆڕن کە فەزای کۆمەلگا زۆرتر بگۆڕن کە فەزای ئیسلامی کۆنەپەرستانە زیاتر بەسەر کۆمەلگای زاڵ بکەن و بە جۆرێک بیەوێ وردە فەرهەنگ و کولتوری ئیسلامی باڵ بەسەر کوردستانە بە شێوەیەکی گشتی و زۆر زیاتر سێنی بۆەوەی کە کۆمەلگای بێت زیاتر و باشتر لە ژێڕچی پێ خۆیان بێت بەرحاڵەمانە مەترسیەکە مەسایلێکە مەیدانداری کۆماری ئیسلامی بە ونێن پلانەوە ئیتفاقیەکە لەگەڵ عێراق و حکوومەتی هەرێما کردێتی قابلیەوە ئەگەر پێش ئەمە دروست هەر لێرەشدا ئەوەش پرسم کە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم یان پارتی بێکێتی کە بەکردو دەسەڵاتیان لێرە لە کوردستانی عێراقدا هەیە چی بەرپرسیارەتیەکیان ئەکەوێتە ئەستۆ و ڕوبەڕۆ چی بەرپرسیارەتێک دەبنەوە ببوورە دەنگەکە بڕامە بەست مەبەستم ئەوەیە کە دەسەڵاتداران لە کوردستانی عێراق پارتی بێکێتی بە تایبەتی کە ئەوان دەسەڵاتیان هەیە چی بەرپرسیارەتێکیان لە ئەستۆیە لەم بینەدا ئەوان بەقەدەر بە بڕوای من ئەوان بەقەدەر ئەوان بەشێکن لە چوونە پێشەوە و پلانە بۆیە بەقەدەر کۆماری ئیسلامی تاوانەکەوێت سەرشانیە بۆ بەرپرسیاری دەکەوێت سەرشانێت چۆن بە چ معنایە تەماشاکە وەختی خۆی لە ئیتفاقی شنگالە طبعا کە سەبەجیالەوەی بچم ئامانج و جێندایەکی سیاسی تری لە پشتیەوە بۆ کە پارتی بێ مەسلێک کە حکوومەتی عێراقیش کردوێتی بە جۆرێک بەردەستکردنەوە محدودکردنەوەی چالێکیەکانی پەکەکە بووە بەڵام بەسەرشانی خەڵکی شنگالە چونکە شنگال بۆتە قوربانی بوو بۆ قوربانی ئەوەی کە سراعی ئەم چێشمچێشی ئەم هێزانەیە ئەمنیەتی خەڵک چی لێ دێ چۆنێت چه هێزێک یا لە نەخێک تۆبوو نییە و بە ناوی پاراستنی ئێرۆبی پارێزی ئەوە بێ جێشی عێراقی بێت ئەم شوێنانەوە ینی بینیمان ئەمانە ڕێخۆشکەر بوون و بەشێ بوون لە ئەو اتفاقیە بۆ کوردستانی جوایە ئەمان چرای سەوزیان هەڵکردووە بۆیە بە معنای بەرپرسیارەتێکی گەورەیە هەر دڵۆ خوێنێ لە جیانی ئۆپۆسیۆنێکی ئێرانی بە هەر حیزب لایەنێکەوە بێت بەشێکی بەرپرسیارەتی لەمان بۆ ئەبێ ئەوان خەڵکە بپارێزن بەڵام بەداخەوە تەماشاکە لە بە پێی ستانداردە جیهانیەکان وەختێک خەڵکێکی ئۆپۆسیۆنی وڵاتێک دێتە نێو وڵاتێک و حتا گەر براو سێژ بێ لێو تێپەڕێ بڕوا بۆ وڵاتی سێم و شوێنێکی ئامن بۆ خۆی تەمین بکە ئەم وڵاتە لە سەرێتی بیپارێزێت تا دەرەچێ لێ بەڵام ئەمە بین لێرەوە نییە یعنی چی لە ناو جەرگی شارەکانە کەسێک بتوانێت بە ماتۆرسێک لێ بێت و بڕوا کەسێک تیرۆر بکە ینی باش ئەم هەموو کامێرەیە لە ناو شارە دانراوە خۆیانە لەنجیزەی مێشولەیەکی بیەوەن هەستی پێەکەن بە تەوسەوە ئەگەر وایە یعنی چی ناتوانن ئەو کەسی واوەگرچیان و ڕۆشتووە ئەو مۆتۆرسیکلەیە ئەو کەسە بزانن شوێنی کوێ بۆ باسانی نێڵن سەر سوورە بڕاتەوە بۆ دیوشە یعنی چی دیارە لە هەردوو لە مەبەستم تەنها زۆنێکی دیاریکراو نییە بینیمانە لە هەردوو لە ئۆپۆسیۆنی تورکیەوە لێرەش ئۆپۆسیۆنی ئێرانی چۆن بابلین تیرۆرکراوە بەم معنایە بەرپرسیارەت یعنی ئەبێ ئەمانە ئەمنیەت و ئاسایشم خەڵکە بپارێزن بابەوانە دەیان هەزار خەڵکیتیا کە خێزان و مناڵ و ئەوانیان لەگەڵای ساڵەحای لەم کۆمەلگایان بوون بە بەشی لەم کۆمەلگای کوردستانە بەڵام چۆن بەشێکیش ینی داماویان کردوون وەرەقەیەکی ئیقاما بێ بە هەزاری ئەم سەر و ئەمە ئەگەر پیان بدرێ تا بتوان بڕۆن بە هیچ نەبێ بەشی نانەوشکەیەک بۆ ماڵەکان
ئەی ئەخ چی لەمانە نێم ئینسانان چی لێکن خۆ لێرە بە حساب دام و دەستگای UNHCR هەیە بەڵام هەمووی لەژێر چوارچێوی مەسلاڵح و بەژوندی ئەمانەیە کەس نازانێت چی لە کەسی و خەڵکان ناکەن بە هەر حاڵەوە بخۆی مەسلەیەکی تایبەترێکە مەسلەی پەنابەری و ئەوانەیە بەڵام تا وەختێک ئەم کۆمەلگایەکی موقەتە بۆ ئەو کەسانی هاتوون لێرە ژیانیان بپارێزرێ بووی دەربچن ئەبێ پارێزراو بێ ئەوانەشی کە هێزی سیاسی ویە حتا ئەسکرین و حوسینی وڵاتەکەیانن کۆنانیگەم نابێ بیاڵی جێنیان لە خەتەرا بێت ئەگەر ئەمان خۆیان ملیاندا بەوەی کە چێشم و چێشی چەکداری نەکەن لێرە نەڕۆ نەدەن بەسەر ئەو شوێنەیە بە خااترەوەی کە کۆمەلگەی کوردستانیش بە هەر حاڵ بەو ئاگرن نەسووتێ هۆشتێکی ترە خوان توانەوە اتفاقیە بکەن بەڵام ئەیکەنیان نیکەن گیانیان نابێت لەمە پرسیار بێت کەسێک لەبەرەوەی ڕابەری حزبێکی دیاریکراوە کەسێک لەبەرەوەی کادری حزبێکی دیاریکراوە یا هەڵسوڕای حزبێکی دیاریکایی ئۆپۆزیسیۆنی ئێرانیە چەپە یا ڕاستە هەر چیەکە گیانی وەکو ئینسانە خۆ نابێت لە خەتەرا بێ نابێ ئەبێ دڵنیا بێت لەوەی کە چێتە سەردا دەتوانێت بگەڕێتە دوای بۆ لای ماڵ و ماڵەکە یا حتا بگەڕێتە بۆ بارەگاگی خۆی یان نا بەم معنایە بەرپرسیارەتیی گەورە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ پاراستنی گیانی ئەمان و ئاسایشی ئەمانە بەڵام ئەوان وەختێک لەنەوەتەکانەوە بەژەوندی خۆیان بە تورکیا و ئێران و وڵاتە کۆنەپەرسەکانی ناوچەکە و گرێدابێتەوە یعنی چاوەڕوانێکی ئەویان لێ ناکرێ بەژەوەندی خۆیان بەژەوەندی ئابووری و سیاسی و بازرگانی خۆیان بخەنە خەتەرەوە بۆ گیانی کەسێک لە ئۆپۆزیسیۆنی وڵاتان ئەویان بەلاوە گەورەتر و گرنگترە بۆیە بە بڕای من دوو شتە یەکیانەوە کە ئەو هێزە ئۆپۆزیسیۆنەش تەوهومیکیان نەبێ بە تایبەتی ناسیۆنالیستەکان تەوهمیکیان نەبێ بنایەوە کە لێرە ها حکوومەتی ئەحزابی کوردی و خۆمانەیە باباوان تەسلیم بەوانیان کردوون باباوان دەبابانی هێنا سەر بارەگاکانتان لە کۆیە لە ناو شاری ئەو لێرە تیرۆریان کردن وەکو بینیمان هەڵسوڕاوی کابینی حزبی دیموکرات لە ماوەی پێشوە لە ناو لێرە کوژدا پێشگەری ساڵانی پێش یعنی نابێ ئەوانیش تەوهمیکیان بێ هێزە عادیەکەی لە سەرکردایەتیەکانیان ناڵێم کە خۆیان حزابێکن بەژوندی خۆیان لەگەڵ ناسیۆنالیزمی کوردیشە ببینن و گرێدابێ بەڵام هەڵسوڕاوەکانیان بێ بزانن بابەوە حزابان لەگەڵ یەکێتی پارتیەکە حزابە ناسیۆنالیستەکانیان مەبەستمە لەگەڵ یەکێتی پارتیەکە کە ساڵەهەیە خەڵکە لیان هەڵەسێ ئەگەر دەرفەتێکی بۆ بێتە پێشەوە ئەیان ڕۆخێنە ڕایانە ماڵێ لەگەڵەمانە جیازیکیان نییە بەسە لە پرسیێ نابن بەڵام هەموو ئەمانە بەمانای ئەوەنی گیانی و ئینسانانە بکەوێتە خەتەرەوە و ئەوانە تیرۆر کوڕێن کوژی دێنەوە بە هەر حاڵ هەڵسوڕانی سیاسیان چۆن درێژە پێدەن ئەم مەسائلێکە بۆ خۆیان نەتوان پلانی خۆیان دامێت بەشێکی ئەوەی بەشێکی پەیوەندی بە ئێمە خەڵکی کوردستانەوە هەیە یعنی ئێمەش بەشێکین لەم کۆمەلگایە هەرچی هەڵسەنە پرسیارێک ئاراستە بکەم کە هەڵبەت پرسیاری بینەرێکی شەو دەڵێت لە بەیاننامەکە دیارە مەبەست لە بەیاننامەی حیزب کۆمیسیۆنی کرێکاری کوردستانە سەبارەت بەم بابەتە ئەڵێ لە بەیاننامەکەیە دەڵێت نابێ ڕێگا بدەین واتە چۆن ڕێگا دەگرن لە جمهوری ئیسلامی کە باشەکشە بکرێت لەم بڕیارەیدا ئەوە زانی چۆنە ئەوەی ئێمە لێرەوە خۆ ناچینە ئەو دیۆ و دەستی کۆماری ئیسلامی بگرین لە کۆمەلگاکەیەتی یەکەمیان بە فشارێکە لەسەر دەسەڵاتێک کە دەستی شل کردووە کە ملی بە ئیتفاقیەداوە بڕوە ئەمە بکە و ئەم مەترسیانەی لە پێشووترا باسمان کرد بەلای و مهم نییە ئەبێ خەڵکی کوردستان لە باب ئەمە قبولی ناکەین لە تۆ وەک دەسەڵاتێک کە ئەمەنە بەرپرسیارەتی بەرامبەر بە ژیانی کۆمەلگا کۆمناڵەکانی ئێمە نیشان بدەیت لێت قبول ناکەین وەک چۆن بۆ موچەیە خەتەگرین وەک چۆن بۆ ئاو کارەبایە خەتەگرین وەک چۆن بۆ پێداویستیەکانی ترۆ خزمەتگوزاریەکان و جادۆبان و کارەبا و خەسخانەکان و قوتابخانەکان و ئیلاخری یەخەتانەگرین بۆ مەژە خەتانەگرین بەس ستۆپ کۆمەری ئیسلامی نابێەوە لە تەدەقالوف کە پێدریژی بکە لەنەوە کۆمەلگایەیە ئەگەر نایمە شەقامەکان لێواگرین ئەگەر نا ئێمە بەقەدەر ئەوەی کە یینی سەرجادە بۆ موچە لە پاڵ موچە داوای ئەوە شەکەین جمهوری ئیسلامی بووی نێم پلانە بەم جۆرە لە نێو شار و شارچکەکانی ئێمە پیادە بکە مانای ڕێنادەین ئەمەیە ئەمەش بەشێکە لەو خەبات و لەو ئێتراز و هاتنە مەیدانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و جەماوەری ئازادیخوازی کوردستان کە ساڵانێکە لە دژێم دەسەڵاتە دەستی پێکردووە مەیلی وەلانانی ئەم دەسەڵاتە لەنێو خەڵکە بەهێزە بە بەشێک لە نێو ئەم بزوتن و هاتنە مەیدانەیە بێ ببینین وەکوتم وەک هەر مەطلب و خواستی کرد ڕێناکە ئێمە خەڵک مەیلی ئەوەی ئەم دەسەڵاتە
ولا بنێ و دەسەڵاتی خۆی لە جگەیەوە بگرێتەوە بنیەتی بنێ بەڵام خۆ دانانی شێتاکۆوە کە موچی نەداتێ وەکو ئێستا بینین خەریکە بێتەوە چین و نامانی سێن هێشتا موچیان نەداوە جاری بە بەیت و بالۆرە درۆ دەرسەیەک بەسی تر چۆن لەم دووسێ ڕۆژەیە لە نەخۆشخانەکان لە شارەوانیەکان لە زۆر شوێنی شاری سلێمانی دەوروبەری بایکۆت دەستی پێکرد خەڵک هاتەوە مەیدان جاریشکات ئەبێ ئەم مەسلەیەش خەڵک پێ حساس بێ ڕۆڵی ئێمە وەکو حیزب کۆمەڵایەتی بەڕوونکردنەوەی ئەم مەترسیانە بۆ مەیدانداربوونی کۆماری ئیسلامی بەڕوونکردنەوەی کە خەتەری ئەمە لەسەر خێزان و ئاسایشی کوردستان ماڵ و ماڵەکانمان چێ بێ و بەوەی کە ئێمە لەگەڵ ئەو خەکە لە ڕزی پێشەوەڵین لە پاڵ هەر مەطلب و خواستێکی تری ژیانمانە ئەبێ بڵین دەستی کۆماری ئیسلامی لە کوردستانە ئەبێ کۆتا بکرێەوە نابێویڵیەوە مەبەز لەوەی کە نابێ ڕێگا بدەین لەمەیە ئەمەش خەباتێکی جەماوەریە ئاستێکە لە ناڕازایەتی دەربڕین وەک چۆن بۆ هەر مەسلەیەش کە دینە شەقام بینەمە دیارە بۆ مش بینە مەیدان دیارە ئەم مەسلەیە کەسایەتی خۆیەوێ و طبعاً مەسلەیەکی جددی و گرنگە ڕوبەڕووی دەسەڵات ئێمە نەما بەسمانەوە نییە کە ئێمە بێ ڕوبەڕووی دەسەڵات بینەوە مخاتەری وەژنە بینین بەڵام ئەبێ بڵین کە بابێت حەقت نییە ئەم کۆمەلگایی ئێمە مەترسی لەسەر بێ و ئاسایشی لەوە زیاتر تێک بچێت ئەمە مەسلەیەک ئەم کۆمەلگایی ئێمە و بێزەحمەت با قاچی بخاتەوە ئەو دیوەگەرەی حسابی و کوسێنی خۆی ئەگەر ڕاستەکە لەو دیوەگەرە ئەو جوابی ناڕەزایەتەکانی خەڵکی بۆ نادرێتەوە لە کۆمەلگەی ئێرانە ئاودیوەکە بۆم دیەوە چۆن لە ڕێگەی ئیسلامیەکانەوە ئێوێ لێرە فەزای کۆنەپەرستی زیندووکاتەوە و دووبارە ئەم دی و لە ناڕەزایەتی و هاتنە مەیدانی خەڵک و ژنانی کۆمەلگەی ئێران کە لە دژی سیمبۆڵەکانی ئیسلام لە دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامی هاتمە مەیدانوێ پشتی جەوهەلەوانە بگرێت دووبارەوێ ڕووی مەسەلەکە بێنێتەوە بەم دیوە خەڵکی کوردستان حقیقەت لە ڕێگە نادین تۆواکەی یعنی بەمان بڵێن ڕێگە نادین تۆواکەی ڕێگەی لێ بگری چی بەردەمی دەزدا مزگا حکومەکە مرە بڵێ بێ بڕۆنە پلانە لەسەر سەریمە بۆتانی جێبەجێ بکەن ئەمە مەسەلەکەی دیارە ئەمەش خەباتێکی جەماوەریە ڕێخستنی ئەوێ کەسایەتی و ڕابردی و قسەکرد و مشتێکی خۆیە بار حەڵ ئێمە بەشێکین لەو خەبات و ناڕزایەتی و کۆمونیستەکان بۆیە پێمان وایە ئەگەر ئەمە ببێتە قسەی سەرزاری هەمومان نابێ ڕێگە بدەین کەوایە جوڵەیەکیش لەم بارەوە لە خۆمان نیشانە دەین بۆ ئەمریکا چۆن ناڕزایەتی خەڵک دژ بە نەبوونی بۆ خزمەت گوزاریەکان هاتووە مەیدانەوە ئەمەش وەکو هەر گۆشەیەکی تری خەباتی جەماوەری و ناڕزایەتی دەمەشە. جەمال موحسین ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەمان بنەمە. عزیزان هەر لێرەدا دەینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. سپاس بۆ پەیام و بەشداری چالاکانی ئێوە تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.